یاڵە ئێستاش من زەنگەکە دادەگرم بزانم کامەتیم زووتر لە بەرگەکە کا هانیام دەن هانیام دەوێت خێرا زۆر باشە زۆر باشە زۆر باشە سەیریکە ئەوەندە یاریەکەمان پێ خۆشە هەمووی هەوڵیدا زەنگەکە لێ بدە ئێمە بۆ خۆشی ئەوەمان کرد بەڵام لە ماڵەوە بینیتان چەند بە جوانی چاکەتەکانیان ڕێک دەخست باشە لە ماڵەوە دەبێت جوانتر ڕێکی بخەین ئەوە ئیشی چێ لە ماڵەوە کە جلو بەرگەکانمان لەبەرکرد بۆ ناو کەنتۆڕەکە ئیشی چێ ئیشی دایک و باوکمانیان ئیشی خۆمانە چەند کەس دەڵێ ئیشی خۆمانە باشە بە منداڵی منەوە کێشەیەم هەبوو کە دەچوومە ماڵەکە جلو بەرگەکانم فڕێدەدا پێ دوایەوە کارێکی باشە ئەی باشە چی بکەین جگەکەمان بەجای قەت دەکەین لە ناو کەنتۆرەکەمان دێتن باشە ئەی تۆ چی دەڵێ پێ دوایڵێم ئێمەش دەقیقەین و بۆ خۆمان بکەین ناو کەنتۆرەکەمان داینی باشە هەر بژی دەست خۆش پێویستە بە خۆمان بکەینەوە و دایک و باوکمان ماندی بکەین هەر بژی دەست خۆش زۆر باشە دایک و باوکمان ئەو کارە ناکەن چکە ئەو جرکە ئی خۆمانە هەر بژی دەڵێ جلەی خۆمانە وەڵڵاهی شتێکی جوانی گوت با چەپڵەیەکی بۆ لێدەن ئیشی دایک و باوکمانیە جلی کارمان قەت بکەن ئیشی خۆمانە بۆچی دەبێ ئەوان بیکەن هەر بژی ئێمە وەڵامی زۆر باشمان دەستکەوت هەندێک دەڵێ ئەو دەڵێ ئیشی خۆمانە ئەو دەڵێ جلوبەرجی خۆمانە ئەو دەڵێ پێویستە خۆمان وا بکەین لە بەرسی چکەش هی خۆمانە و ڕەنگە لەوانەکانیش خوێن بێتان کە پێویستە چی بن دەست پێش خەر بن یانی زوو شتەکە بکەی پێش هەموو شتێک ئەزانی ئەگەر بتانی شتێکی باش بکەن دەبێت چی بکەن یەکەم شت نابێت دایک و باوکت پێت بڵێ بڕۆ ئەوە بکە دەبێت چی بکەیت بۆ خۆت بزانی بۆ خۆت بیر بکەیەوە دەست پێش خەر دەبم بۆ خۆم دەچم کارەکە دەکەم بەڵێ مستەر و هەروەها پێویستە هەرچی ئیشەکت کرد کە پێت باش بکەم جار فکر بکەوە بزانیک ئەو کارەی بیکەم باش هەیان خراپە وانە هەر بژی زۆر باشە کەسی تر دەیەوێت قسە بکات باشە جا لە بەشێشتری پرۆگرامەکەمان بێکەوە قسە دەکەین باشە دەستان خۆش چەپڵەیەکیان با بۆ لێ بدەین و دادەنیشن دەستان خۆش فەرموون دانیشن هەر بژی